سەرۆکی رووسیا کۆنفرانسی ڕۆژنامەوانی ساڵانی خۆی ئەنجامدا و قەیرانی سووریا و بڕیاری کشانەوەی ئەمریکا لەو وڵاتە زۆرترین کاتی کۆنفرانسا ڕۆژنامەنووسەکەی داگیر کرد. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا سەبارەت بە بڕیاری سەرۆکی ئەمریکا بە کشانەوەیان لە سووریا ڕایگەیاند. کشانەوەی ئەمریکا لە سووریا هەنگاوێکی دروستە، بەڵام هۆکاری ڕاگەیاندنی بڕیارەکە لەم کاتەدا نازانێت. سەرەڕای ئەوەی میدیاکان باسییان لە دەستپێکردنی مەیدانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا دەکەن، بەڵام پوتین دوودڵی و گومانی خۆی لە بردنەسەری بڕیارەکە نەشاردەوە و ئاماژەی بەوە کرد. تا ئێستا هیچ بەڵگەیەک بۆ کشانەوەی هێزی ئەمریکا لە سووریا بەردەست نییە. هەروەک چۆن ماوەی 17 ساڵە ئەمریکا لە ئەفغانستانە و هەموو ساڵێکیش باس لە کشانەوەیان دەکەن کەچی تا ئێستا لە کابوڵ ماونەتەوە. سەرۆکی رووسیا وتیشی بوونی سوپای ئەمریکا لە سووریا ناشەرعیە و کشانەوەشیان هەنگاوێکی دروستە. بە شێوەیەکی گشتیش لەگەڵ بۆچوونەکەی سەرۆکی ئەمریکا لەبارەی تۆمارکردنی سەرکەوتن بەرامبەر داعش هاوڕایە، بەڵام هێشتا مەترسی دزەکردنی ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە بۆ ئەفغانستان و وڵاتانی ناوچەکە لە ئارادایە. سەبارەت بە قەیرانی سووریا ڤلادیمیر پوتین ڕایگەیاند لەگەڵ دەستپێکی ساڵی نوێ چارەسەری سیاسی قەیرانی سووریا دەست پێ دەکات و بۆ دامەزراندنی لیژنەی نووسینەوەی دەستوری سووریا چیان لە دەست بێت درێغی ناکەن. پوتین ئاشکرای کرد بەشار ئەسەدی سەرۆکی سووریا سەرڕای تێبینی و ناڕەزایی لەسەر هەندێکیان، بەڵام بەلێژنەی پێشنیارکراوی نووسینەوەی دەستور ڕازی بووە. سەرۆکی رووسیا سەبارەت بە کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتن نامەی موشەکی ڕایگەیاند لە ئێستادا کە هەوڵێک بۆ ڕەواندنەوەی مەترسیەکانی شەکی ناوەکی هەیە. پاشەکشەی ئەمریکا لەو ڕێککەوتنە لێکەوتەی مەترسیداری لەسەر ئاسایشی جیهانی دەبێت. لە وەڵامی پرسیارێکدا لەسەر ویستی وڵاتەکەی بۆ حکمکردنی هەموو جیهان، سەرۆکی رووسیا وتی ئێمە دەزانین ویستێک بۆ دەست بە سەرداگرتنی بڕیاری هەموو جیهان هەیە، بەڵام ئەوەش دەزانین کە ئەو ویستە لە مۆسکۆوە سەرچاوە ناگرێت. بەدەر لە بابەتە سیاسەکان ڤلادیمیر پوتین وەڵامی پرسیارە کۆمەڵایەتی و کەسیەکانی دایەوە و لە وەڵامی پرسیارێکدا لەسەر وادەی ئەنجامدانی هاوسەرگیری پوتین وتی وەک هەر کەسێکی تر لە ڕۆژێکدا دەبێت بچێتە ژیانی هاوسەرگیریەوە. هەروەها ئاماژەی بۆش کرد لەگەڵ لویدمیلای هاوسەری کە پاش 30 ساڵ لە یەک جیابوونەوە پەیوەندیەکی باش و دۆستانەیان هەیە. کۆنگرەی ڕۆژنامەوانی ساڵانەی سەرۆکی رووسیا یەکێکە لە گەورەترین کۆنگرە ڕۆژنامەنووسیەکانی جیهان کە لەدەیان وڵاتی جیاوازەوە کەناڵ و میدیا گەورە و بەناوبانگەکان باشترین ڕۆژنامەنووسیان بۆ پرسیارکردن لە سەرۆکی رووسیا ڕەوانەی مۆسکۆ دەکەن. کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەی ئەم ساڵی پوتین ژمارەیەکی پێوانەی تۆمار کرد کە لە 4 کاتژمێر و 40 خولەکدا و بە ئامادەبوونی 1700 ڕۆژنامەنووس وەڵامی 106 پرسیاری دایەوە کە پێشتر کۆنگرەی ڕۆژنامەنووسی حوتەم لە ساڵی 2008 خاوەنی ئەو ژمارە پێوانەیە بوو.